يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما ذاك الذي رب العلا صلى عليه وسلم. يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما ذاك الذي رب العلا. بسم الله الرحمن الرحيم. ئامادە بووان قوتابیان و مامۆستایانی خۆشەویست. السلام علیکم ورحمة الله وبركاته. بەڕێزان، بۆ بینێتەوە بۆ ئاهەنگێڕان بە دەرچوونی کۆمەڵە قوتابی کە بەڕاستی دڵمان پێیان خۆشە. هەڵساون بە لەبەرکردنی کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەرپەرشتی ئەکادمیای ئامۆژگاری. جێ شانازیە بۆ قوتابیان، بۆ دایکان و باوکانیان، بۆ ئێمەش کە گرنگی ئەدەین بە فەرمایشتەکانی باشترینی مرۆڤایەتی پێغەمبەری ئاخر زەمان کە جوانترین و باشترین بەرنامەی بۆ ژیان هێناوە. بەڕێزان، تەلەبەکانی ئەم خولە ژمارەیان 150 قوتابیە. ئەو فەرمودانەی لەبەریان کردووە لە کتێبی مرواری پێشەواکەم دەرهێنراوە. ئاشکرایە لە زەمانێکین خەڵک پشتیان کردووە لە کتێب، لە خوێندنەوە، لە عیلمی شەرعی. ئەمەش گەورەترین مەترسیە سەر کۆمەڵگا. ئێمە پرسیار دەکەین، ئایا کەسێک فەرمودە لەبەر بکات و لێی تێ بگات بەرووبوومی هەیە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت: من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بۆی فێری علمی شەرعی بێت. طبعا علم لێرە مەبەست علمی بەسوودە کە زانستی قورئان و فەرمودەیە. ئەوە خوای گەورە ڕێگای باشتی بۆ ئاسان دەکات و بەرەو بەهەشت دەیبات. و هەروەها لە سونەنی ئیبن داود هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: نضر الله امرأ سمع منا حديثا فحفظه حتى يبلغه. واتە ڕووی سپی بێت، ڕووی گەشت بێت، دوعای خێری بۆکا پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو کەسەی کە فەرمودەیە لە ئێمەوە گوێی لێ بێت و لەبەرێکات و وایگەیەنێ بە غەیری خۆی. ئێستاش بانگێشتی بەڕێوەبەری خولەکە دەکەین مامۆستا بێسوون عەبدوڵڵا بۆ پێشکەشکردنی وتەیەک. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. براني بريزم باوكان من الله تشاو قشكان هم لا بخير بن خواهي قورة بركتك هذا التمني يكب يكتان لراستي دا أمرو من دل خوشم بتاوبوني أم خلا بەڵام کاتێک دڵخۆشیەکەمان بەردەوامترە بێت کە ئەم خولە بەردەوام بێت و باوکان و دایکانش مناڵەکانیان هاندن بە بەردەوام بەشداری لەو خولانە بکرێتکەوە بە تایبەت خولی تربەوین و مناڵە چاوگەشەکانمان قورئانی تیا لەبەرەکەن و فەرمودەی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیا لەبەرەکرێت. لە فترەی ئەم مانگە سوپاس بۆ خوای گەورە کۆمەڵی منداڵ بەشداریان کرد لەم خولە کە ئەکادمی ئامۆژگاری پێ هەستا خوا پاداشتیان داتەوە و پاداشتی بەڕێوەبەرەکەشی بداتەوە. بۆیە ئەوەمان لە ئێوە داوایە وەکو باوکان دەبێت زیاتر دەعمی معنەوی و مادی بکرێن، چونکە بەداخەوە زۆر جار دایکان و باوکان مناڵەکانیان ڕادێنن یاخود هەوڵێکی زۆری لەگەڵا ئەدەن بۆ ئەوەی بیکەن ناو خولێک و دەورەیەکی فێری زمانی ئینگلیزی بێت. بەڵام لەولاوە قورئان کە کەلامی خوایە، فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێرەکەی پشتگوێ خراوە، ئیهمال کراوە. ئەمڕۆ زۆرێک لە دایکان و باوکان نابینین وەکو پێویست مناڵەکانیان هان بدا
فرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرکە بەڵام لە هاوینە داخل دەوڕاتێکەکەنەوە خولی دوومانگی سێمانگی سیارەی بۆ ئەگرێت مەسرەفی کێشێت بەس بۆ ئەوەی فێری لوغەی ئینگلیزی بکات. ئەی باشە ئەی ئێمەی موسڵمان ئەو منداڵە ئەمانەتێکە لە بندەست. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كفى بالمرء إثما أن يضيع من يقوت يعني من يعول. أفرمي بس بأونا مسلمان پێی تاوانبار بێ کە ئەوانەی کە لە بن دەستێتی ماڵ و منداڵەکەی بەزایە بدات. زۆر بەمان مناڵەکانمان بەزایە داوە چونکە لەم دەورەی ئەم خولەی ئەم مانگە بۆمان دەرکەوت کۆمەڵێ منداڵ ماشا الله توانایەکی باشیان هەیە بۆ لەبەرکردنی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە ژێر تاقیکردنەوەکان دەرچوون و ئێستش دێن بۆتانی عەرزەکرێت خۆتانی بینن بە چاوی خۆتان چۆن ئەو فەرمودانیان لەبەر کردووە چەند جوان لەبەریان کردووە. کەواتە هەموو مناڵەکانی ئێمە ئەگەر دایک و باوکیان دەمیان لەگەڵ یابێ هانیان بدەن دەوڕات و خولی ئاوهایان بۆ بکەنەوە وەڵاهی فێرە بن. ئەمما نەباوک نەدایک یارمەتیدەری ئێمە نەبێت و ڕەنگە هەندێ مامۆستای مزگەوتەکەش کەم تەرخەمی هەبێت لە ڕوویەکەوە بەڵام سێ جار دایک و باوک کەم تەرخەمە. زۆر جار محازەرەیەکە درێ دەرسێکە درێت 50 کەس دانیشێت دیار نییە باغەکە در ئەو باوکە هەڵە سێ دەرەجێتە دەرەوە ئەی بۆ دەرەچێتە دەرەوە دانشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ نضر الله رجلا سمع مقالتي فوعاها ثم حفظها ثم أداها. ئەفەرمێ ئەو کەسە دڵخۆش بێت کە دڵت خۆش بوو ئەو جا ڕووشت خۆشە بێت کەواتە دەمچاوت گەش و خۆشە بێت. ئینسان کە دڵی خۆش بوو یەکسەر لە دەموچاویە دەرەکەوێت. خوای تەعالی باسی بەهەشتەکانەکە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ کاتێک دڵخۆشە بن یەکسەر ئەداتە دەمچاویانە. بۆیە هەر کەسێک فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەبەرمان پێدا فەرمێ داواکەم لە خوای پەروەردگار دائیمە ڕووخۆش بێت دائیمە گەشاوە بێت دڵی خۆش بێت. ئەی ئێوە بە دوای سەعادەت و بەختەوری ناگەڕێن بۆ مناڵەکانتان لەکوێ دەست پێ بکەین وەرە با لێرەوە دەست پێ بکەین حەدیثیان پێ لەبەرکەین فەرمودا ئایەتیان پێ لەبەرکەین فێری تەفسیریان کەین فێری فقیان کەین چونکە ئەم منداڵانەی کە ئێستا دانیشتوونە جیلی ئایندەن جیلی ئایندە ئەم مناڵانەیە ئەمانە وڵاتە بەنەڕێوە ئەمانە ئەبنە مەسئول ئەبنە دەسەڵاتدار ئەبنە مامۆستا ئەبنە ئیمام و خەتیب. ئەیکە لە مناڵیەوە پەروەردەی نەکەین پەروەردەیەکی ئیسلامی جوان وەکو چۆن خوای پەروەردگار ئەیەوێت بەو شێوەیە وەڵڵاهی ئەو کاتە کۆمەڵگاشمان ئیسلاحەکات. بەڵام هەر لە مناڵیەوە ئێمە گرنگی بدەین بە زمانی ئینگلیزی بە تورکی بە فارسی دەی مامۆسای خصوصی بگرە بۆ فیزیا بۆ کیمیا ئەی قورئان ئەی فەرمودا من ناڵێم ئەو عیلمانە پشتلا بکرێتەوە کۆتایی پێ بێت پێی دێن نە. بەڵام لەوە گرنگتر کە لە ناو قەبرا پرسیارە لێکرێ من ڕەبوک ما نەبیوک ما دینوک ئەم سێ پرسیارە لێکرێ نە عیلاقەی بە لوغەی ئینگلیزیەوەیە نە بە فیزیا نە بە کیمیا. بەڵام ناکرێت لەسەر حیسابی دینەکەمان ئێمە احتیمام و گرنگی بدەین بە فیزیا و کیمیا و بیرکاری و ئینگلیزی لەو لاشەوە دینەکەمان پشتی لێ بکەین. ئەگەر وا بکەی ئەو مناڵەکەت بە زایە داوە بەڕاستی. فبۆیە ئومێد دەکەم ئینشاء الله باوکان زیاتر بایەخدەن بە مناڵەکانیان بیهێنن بۆ ئەوەی فێر بن بەڕاستی. خۆت مەجالت نییە لە ماڵ بیهێنە بۆ مزگەوت فێرەکرێن ئینشاء الله ئەو فێرکردنەی کە خوای گەورە پێی خۆشە. لە کۆتاییدا داواکەم لە خوای پەروەردگار بەنەوە جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی ئەم مناڵانەی کە دانیشتوونە ئەوانەشی کە گوێیان لێمانە لە پشتی کامیرا و باوکانش و دایکانش خوای گەورە موفەقیان کا و بەرەکەتداریان کا زیاتر زیاتر بێنە پێشەوە بۆ ئەوەی دینێکی پاک و جوان و عەقیدە و بیر و باوەڕێکی باش لەسەری بەردەوام بن
آمين آمين والحمد لله رب العالمين وبارك الله فيكم. باگوێویستی یەکێ لەو فەرمودانە بین کە لەم خولە خوێندران قوتابی مؤمن ئەحمەد کاکە مؤمن وەرە. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله تعالى. برينێکی زەق لە کۆمەڵگەی مسلمانان دابوونی هەیە کە ئەویش هاوڵدانان بۆخوا. خۆشەویست صلى الله عليه وسلم ئەفەرمێ: من لقي الله لا يشرك به شيئا. هەر کەسێ بگا بە دیداری خوای گەورە هاوڵی بۆ خودای گەورە ئەنجام نەدا بێت، چۆن مناڵی نەخۆشە تووشی کارەساتێک هاتە تووشی ناڕەحەتی هاتە هەر پشت و بەنای بەخوای گەورە بووە، لە ڕێچکەی کتابپەرستی خوای گەورە ژیانی بەسەر بردووە، دەرئەنجامەکەی ئەوە بوو دەخەلە جەنە، خوای گەورە خستیە باشتەوە، خوای گەورەمان کاتە باشتەوە. بە پێچەوانەی کەسێک کە ژیانی بردبێ کە هاوڵی دانابێ بۆ خوای گەورە، ئەو خوای گەورە خاتە ئاگەری دۆزەخەوە، خوای گەورە پەناماندا. الحەمدولله خوای گەورە خێری مامۆستاکان بنووسێ کە ماندوو بوون لەگەڵمان، خوای گەورە پاداشتی خێری بەڕێبەری ئەم خولە پیرۆزە بە مامۆستا بێستون. تیبینیەکم هەیە بۆ تەلەبە قوتابیەکان، ئەویش کە مەوەستنکەوەی کە لەبەرتان کرد یا فێر بوون ئاینەکان بخوێنن، بەڵکو بیگەێنن بە کەسانی تر بۆی ئەوانەی سوودوان بن. وصلى الله على خير النبيين. بارك الله فيك. گوێمان لە فەرمودەیەکی ترە بێت قوتابی دیار هێمن. إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره. اللهم اهدنا أحسن الأخلاق ما يهدنا أحسنها إلا أنت. خوشويستمان پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي: طلب العلم فريضة على كل مسلم. واتا داوا كرديني زانست فرز لسر تاك تاكمان. جزاك الله خيرا. الطالب أوس تفضل. قوتابیەش کۆمەڵی فەرمودەوان بۆ خوێنێتەوە. قال رسول الله صلى الله عليه وسلم: من لقي الله لا يشرك به شيئا دخل الجنة. قال رسول الله صلى الله عليه وسلم: طلب العلم فريضة على كل مسلم. قال رسول الله صلى الله عليه وسلم: الكلمة الطيبة صدقة. قال رسول الله صلى الله عليه وسلم: من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. قال رسول الله صلى الله عليه وسلم: المؤذنون أطول الناس أعناقا يوم القيامة. قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يدخل الجنة قتات. بارك الله فيك. ئێستاش خەڵاتەکان دابەش دەکەین إن شاء الله. كمال خير الله. معتصم سامي. معتصم سامي عمر. أميد سامي عمر. أنس حقي إسماعيل. يونس عبد الرحيم محمد. حارث خير الله محمود. أنس خلف محمد. أوراس خلف محمد. عيسى. ماما صاحي من بريبري أكاديمية أمشقارية. عبد الله شهاب رضا.
علي كارزان عزيز، عبد الله كارزان عزيز، روان جمعة محمد، أيوب علي محمد، أيوب علي محمد، دانيار فاضل، مسلم نظام الدين. دانيار أو محمد رعد غزاي، وليد خالد عدنان، مصطفى جنجيز ناظم، دار لقمان غريب، محمد سلام، محمد سلام يدو أبوس محمد سلام، علي هادي محمد، يونس هيمن جبار، محمد أميد محمد، عليك السلام حياتي، محمد أميد، آدم عدنان مصطفى، ريناد روانت، إلياس محمد عمر، لاوي يادقار، ريسار ريكوت، لاوي ريسار ريكوت ناوتشيا أمي ما وصل مرة ريسار، شهرام شالاو، جيار سردار، عيسى شاخوان، أنا السامي جمال، الأستاذ أبو وضاح، ألند أميد علي، هيدي هيمن، ياسر سمير، سامن سمير، آكام إحسان، لون سلام، محمد عماد علي، محمد عماد علي، حسن رمزي، شومان سوران، يوسف إبراهيم محمد، روان محمد صادق، يحيى أنور عمر، آدم طارق محمد، يونس أديب عمر،
آدم صمد داريان يحيى صفا دلشاد محمد صفا دلشاد مجيد صابر سامان صابر أنس هيمن عبد الرحمن إبراهيم هيمن جبار عبد الكريم سامان يوسف أديب آرين أحمد محمد آرين أحمد عبد الكريم عليك السلام سهن سالات هستيار هيمن هستيار هيمن نصرت موسى عرفان علي يوسف هلكوت حميد يوسف أحمد صابر ناتا إياد محمد شيرزاد داش ناودي محمد آرام علي ناوتشيدو أحمد حسين بريز أحمد صابر أيمن كاوى محمد عيسى خالد مجيد هارون جهاد علي يشار سرور سالار محمود أنس هيوة أنس هيوة أنس آراس خالد أنس كارزان ناظم أو أنس آرازي أنس آراس خالد إلياس سامان هو ديار ناتا هو فرد أولا آكار شيرزاد محمد أكرم علي حسين عماد حسين محمد أكرم حسين عماد هارون أميد توفيق ليه يوسف هلو قادر يوسف هلو توانا زانا عليك سنبوسة أمير رفيق يوسف غوران زكريا سوران عبد الرحمن أسعد عبد الرحمن محمد صديق أحمد غوران أحمد محمد زانا إبراهيم آرش سعيد سيد آرش هو معي ناتو
آدم محمد فاتح. محمد هيمن عبد الرحمن. محمد هيمن عبد الرحمن. إبراهيم رحمن. هلويست هيمن. أنس بختيار. أنس إحسان. إبراهيم صامان. دانيال كرمانج. شتو عماد. محمد كارزان. بوسطن باو برا. محمد كارزان. هافن سلام. أمش بطل. عيسى سردار. محمد آراز. جوار أبوار. روند محمد. أحمد شوان. آري شوان. رهان صلاح. مؤمن أحمد. بدا مؤمن بس خوش كاغا مؤمن. ديار هيمن جبار. آفرين ديار. يحيى صامان. آفرين. بريا. آكام أميد. محمد الريبوار. جيلان فلاح. حمزة كنعان. آلان قرميان. لون شالاك. شيار سمير. محمد هيوا. شهرام كارزان. إبراهيم نهاد. أحمد ريباس. عبد الرحمن مريوان. ألند بختيار. عبد الله عباس. آرام كارزان. يوسف هيمن. عيسى ريكوت اسكندر. سپاس بۆ ئامادەبوونتان. يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما ذاك الذي رب العلا صلى عليه وسلم. يسعد فؤادي كلما ذكر الحبيب ترنما ذاك الذي رب العلا صلى عليه وسلم. نبي رب العالمين الصادق الهادي الأمين الطاهر الدمث الذي للحق صار معلما
نبي رب العالمين الصادق الهادي الأمين الطاهر الدمث الذي للحق صار معلما للحق صار معلما ذاك الذي رب العلا صلى عليه وسلم صلى عليه وسلم كالنور في جنح الظلام جاء الحبيب إلى الأنام هديا يضيء دروبهم وكأنه بدر السماء كالنور في جنح الظلام جاء الحبيب إلى الأنام هديا يضيء دروبهم وكأن